ئێوارەتان باش، من ساما بەشاتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. جەژنتان پیرۆز بێ و هیوادارم هەمیشە لە خۆشی و شادیدا بن. ئەمڕۆ باس لە قوربانیکردن دەکەین کە لەلایەن مسلمانەوە چۆن دەبێت قوربانی بکە، فەلسەفەی قوربانیکردن چییە لە دینی ئیسلامدا، کێن ئەوانەی کە قوربانیان پێدەشێت، ینی دەکرێت قوربانی بکەیت و گۆشتی قوربانیەکان پێ بدەیت. هەموو ئەو ڕێکخراوانی یا ئەو خێرخوازانەی کە گۆشت کۆ دەکەنەوە و دابشی سەر ماڵانی دەکەن، ئایا میکانیزمێکیان هەیە بۆ دابشکردن، چۆن پۆلێنی ئەو خێزان و ماڵانە دەکەن کە بزانن ئەم خێران پێدەشێت یاخود نا. هەروەها تەوەری کە بەلامەوە گرنگە قسەی لەسەر کەمێوشەوەیە لە 1-2 ساڵی ڕابردوودا بەشێک لە حاجیان قوربانیەکانیان لە وڵاتی سعودیە نەدەکرد، لێرە خەڵکیشان ڕادەسپار بۆ ئەوەی قوربانیەکان بۆ بکات کە ئەمەش کارێکی باشترە لەوەی کە لە وڵاتی سعودیە بکرێت. خۆتان دەزانن بە ملیۆنان خەڵک دەچێت بۆ حەج، لەوێ بە ملیۆنان ئاژەڵ سەردەبڕێت. ڕەنگە ئەوانیش کۆی بکەنەوە و بینێرن بۆ هەندێک وڵاتی فەقیر، بەڵام تۆ گەر لە وڵاتەکەی خۆت ئەم قوربانیەکەیت خێر و حەسەناتەکەی چۆنە بێت، چونکە فەرزە لەسەر هەموو حاجیەک دەبێت لە کاتی فەریزەی حەجدا دەبێت قوربانی بکات. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز حاجی کاروانم کردووە بانخواست کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵم دەبێت. کاک حاجیەم کاتت باش و جەژنت پیرۆز بێ. ئەگەر پێم بڵێ ینی فەلسەفەی قوربانیکردن لە دینی ئیسلام چۆنە؟ کێن ئەوانەی کە دەتوانن قوربانیکەن، لەسەر کێ ئایا فەرزە، لەسەر کێش فەرز نییە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، سەرەتا جەژن پیرۆز بێ کاک سامان و جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانەکەم. خۆی گەورە بیکە بەمای خێر و خۆشی بۆ هەموو خانەوادە و هەموو دڵێک ئینشاءالله. جەژنی سەرکەوتن بێ و جەژنی ئاوەدانی بێ و جەژنی دابردنی ناخۆشیەکان و دابردنی ئەم ناوکۆکیە بێ کە لەم وڵاتەمان هەیە و نەهێشتنی ئەم بێ موچەیە بێ لە هەمووی ناخۆشترە. من سپاسانەکەم و هیوادارم ئەو بەرنامەی بتوانین کەڵکێکی لێ ببینین. تەمان فەلسەفەی قوربانی وازەحە، یەکەم چۆن نوێژ فەرزە خوا فەرزی کردووە و ڕۆژوو فەرزە حەج فەرزە، قوربانیش یەکێکە لە ئەمرەکانی ڕەب العالەمین، بەڵام فەرزێکە لەسەر ئەو کەسانەیە تا حەدێک کە ئیمکانیاتیان هەبێ. خوای گەورە فەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر فەصەلی لڕەبیکە وەنحەر، یعنی ئەکەت نوێژ و سەربڕین بۆ خوا بێ. تەمان قوربانی فەلسەفەی زۆرتیە، ئەگە بێتەوە سەر ئەساسیاتی حاڵەتەکە کە کاتی خۆی پێشی ئیسلامەتیش و پێشی ئەدیانەکانی تریش خەڵکێک ئەگە دینێکی ئاسمانی وەرنەگرتایەک لە خوای ڕەب العالەمینەوە بۆ خۆی قوربانی هەر ئەکرد. لە هەموو دینەکانی کە خوای ڕەب العالەمین ناردوێتی قوربانیدان و بەخشین هەر بووە، هەتاکو فترێک لە فەراغی بێدینی دروست بوو، خەڵک بەشەری ئەکردە قوربانی بۆ خواکان، بۆ نمونە لە نیل، لە هێندستا، عەفوەن لە میسر، لە شوێنانی تر، مەسەڵەن کام ئافرەت جوان بۆیان خستە ناو نیلەوە بۆ ئەوەی لە یۆنان مەسەڵەن جەنابەت باشەزانی. بەڵام ئەمەی حەزەتی ئیبراهیم کە بوو بە سونەتێک ڕەب العالەمین یەک بۆ دوو شت کردی، یەکەم بۆ سێ شت. یەکەم حەزەتی ئیبراهیمی پێ تاقی کردەوە کە ئینسان بێ بە قسەی خوا بکە، ئەگەر تەنانەت قوربانی بدا بە مناڵەکەشی کە جگەرێکی خۆیەتی و دڵی خۆیەتی، وەکو تاقیکردنەوەیەک بۆ ئێمە فێری ئەو تەسخیە قوربانی دانەبین. دووەم شت بۆ ئەوە بوو کە ڕیسالەیەکی تایە نابێ هیچ کەسی تر قوربانی بدا بۆ غەیری خوا، بۆ هیچ کەسێک نابێ قوربانی بدرێ. سێم شت ئەوەیە کە فەلسەفەی بەخشین و عەتا و خۆشەویستی و بەدەمەوچوون و فەقیر و هەژاری تایە، کەواتە ئەو قوربانی دانە یعنی ئەتوانین بڵێ ئەحیای سونەتێکی حەزەتی ئیبراهیمە و پێغەمبەرانە. زۆر باشە کاک حاجی، ینی بەڕاستی بۆ من جێی پرسیارە قوربانیکردن بۆچی ینی ئەکەوێتە جەژنەوە؟ خۆتە زانی دۆخی خێزانەکانی هەرێمی کوردستانە، جەنابەت ئاماژەیەکت پێکرد، منیش پێ یەکەم کە ئەوە موچە بەم جۆرەیە کە ئێستا هەیە وەزی خەڵە خراپە، ینی خۆ ڕەنگەم قوربانیە پێ جەژن بکرێ، خەڵکێکەیە ناتوانێت گۆشت بکرێت، دەتوانرێت ئەم گۆشتی خێرە سوودی لێوەرگێ، هیچ نەبێت جەژنەکەی پێ بکە. بۆ دەبێت لە ناو جەژن نابێت؟
خۆی ئەمە دووسێ ینی هەموو عیبادەتەکان دووشتمانی عیبادەت یەکمانی ڕەمەزانە ناتۆمەین بۆ ئیلا بێ لە ڕەمەزان بە ڕۆژوو بووم ئەوە ئەمری خوایە وەنیە نوێژی جومعە ئەبواە ئەکرێ بڵین وەڵا باش شەمە بێ نابێ قوربانیش لەبەرەوەی تایبەتە بە حەدەسەکەی حەزەتی ئیبراهیم وە زیندووکردنەوەی ئەو حاڵەتەیە کە ئەو کاتە دروست بوو کە خوای گەورە فادەینا و بدەبحین عەظیم يعني او كاتك برخيكي بوناد لجاتي وحدتي اسماعيل سربري اما احياء او سنتي واحياء مناسبكيه جاري كتروتم بو اويا باشا لو كاتك كوتوتا يكم روجي ججنوا بلا بيغمان روجو ثابته يعني هو بوت يكم روجي ججن يعني تولي يكم روجو هتاكو او داندري دايما مراسيمك بيغمبري خاص صلى الله عليه وسلم دايناوا وكو احياء او سنتيه بەڵام ئێستا بۆ نمونە قسەکەی جەنابش تەواوە ئەو بەشەکەی تری چییە گۆشت ینی حیوان سەربڕین لە هەموو کاتێکە ئێستا ئەمڕۆ من لە خزمەتی جەنابتا بۆ من مفاجئە بوو هاتم بۆ ڕێکخراو یەک خێرخواستە و خێرخوازانی کە مانگانە لای کەم دوو جوانەگا سەر بڕێخوا خێری بنووسێ ئەمڕۆ دە جوانەگەیان سەربڕی بوو ینی بای ئەتوانم بڵێ بای هەموو ڕێکخراوی ئێمەیان سەربڕی بوو بای تقریبا نزیکەی 640 عائیلە بوو گۆشتمان تەوزێ کردووە یعنی ئەمە خود جەژنیش نەهاتووە و هەمیشی گۆشتی خۆی وەرگتوی شەڵا بۆ جەژنی سپادەی دەکەم طبیعیە بەڵام هی قوربان مولزەمە یەکەم حاجیەکان مولزەمن کە سامان عەفوم کە حاجیەکان مولزەمن بەوەی کابێ قوربانی هەر بدەنەوە نوسکی لەگەڵە و بۆ ئێمەمانانیش فرسەتێکە بۆ ئەوەی کە خەڵکی ئیسفادەی لێ بکە جا باسی حاجەکانت کە من لە پێشەکەکەیش ئاماژەم پێ کردووە ینی بۆچی حاجیەکان ئەم ساڵ هیچ شتێکی وای تایە قوربانیەکە لە ناو هەرێمی کوردستانە بکەن لە جیاتەوەی کە لە مەکە بیکەن خۆی جاران ئەو وعیە سەقافیە دینیە شەرعیە وا نەبوو یعنی حەسر کرابوو لەوێ ئەکرا چونکە خۆتەزانی وەسائل نەبوو کەمتر بوو بەڵام یعنی من لە 2000 چوون بۆ حەج ئەو جا لە کوردستان کرمان یعنی من زۆر جا بە حاجیان ماونوتێ من 2 میلیۆن عەفۆ نازەم چەند هەزارێکە چێ بۆ ئەوێ یعنی حەقە لە کوردستانی خۆمان بیکەن زۆریش ئاساییە هیچ ئیشکالێکی شەرعیشی تانیوە جەنابش داگال لێ بوو لجنەی فتوا و ئەوقافیش بڕیاریاندا کە ئەتوانن قوربانەکانیان لێرە بکەن باشترە چونکە سعودیا زۆر گەورە تۆ 2 میلیۆن 3 میلیۆن حاجی هەرێکۆ بۆ شوێنەکە ڕوا بۆچی بۆ وڵاتی خۆمان نەبێ و هیچیش لە ئەجرەکەی کەم ناکاتەوە و زۆریش ئاسایە بەس لەواتی واتە سەورەکەم زۆربیان لێر بکەن بەڵام هەندێک کەس هەر بۆ خۆی ئەتیقادی وایە وازانێ ئەگەر لەوێ قوربانیەکەی نەکا و خۆی بە دیارێەوە نەبێ ئەوە لێ قبوڵ نابێ کە ئەوە لە کاتێکەوانە ڕاست باشە بەپی تەجروبەی جەنابەت ینی لە زۆر لە ناوم کارەیە لە ساڵانی ڕابردوو هەبووە یا ئەگە هەبووە کەم بووە لەوێ ینی لێر لای خۆمان لە کوردستان لای خۆمان کرابێ بۆ لێرە نایەنەکرد نالێم ینی زۆر کەم بۆ جاران حاجەکان کە ئەڕۆیشتن ینی من قەدیم بەبیرم دێەوە گەڵێسە 25 ساڵە حەجەکەشم کۆن بووە ینی ئەو کاتە خلافە بوو لەسەرەوەیان بالێرە بکەنەوە بالێوە بیکەین بارحاڵ ینی من قەناعەتمانەوە بوو ئەلێرە بکرێ بەڵام ئێستاکە ئەو ینی فتوایە دراوە کە زۆر ئاساییە ئەو خەڵکە لە وڵاتی خۆی بیکات و هیچ مشکلەشی تیانە خاصن حتى لە ڕووی شەرعیشەوە لە ڕووی ئینیشەوە سەحیشەوە یعنی لەوێ مەسەلەن تۆ حەچەنە مەزەرشتی زۆر پاکی بەس جاران زۆر پیس و بۆخڵ بوو ساڵی پێشی 2000ەکان بڵین خوێن و تەپ و تۆز و هەرایەک بوو یعنی کەس بە کەس نەبوو بەڵام ئێستا لەوێ هەمووی یعنی مەذبەحەی گەورەی لێ قەسابخانەی ڕێک و پێکی لێمی ئەلەکترۆنیەوە مشتێکی زۆر ڕێک و پێکە لێوەش بکرێت تەبیعیە بەڵام بەنسبەت وڵاتی خۆمان یان کابرا لە سوودانە یان لە سۆماڵە ئەسڵ وایە لە وڵاتی خۆت بیکەی زۆر باشترە چەند ئەوانیش ئەڵێن ئەوان کە ئەیکەن بۆ ئەو وڵاتانەی ئەنێرن کە فەقیرن کاک حاجی کاروان ئێوە دابەشکردنی ئەم گۆشتە بڵێن هەیە گروپە هەیە ڕێکخراوە ئەمانە لەسەر چی میکانیزمێک ینی ئەم گۆشتە دابەشی سەر خێزانەکانەکەن ینی ئەمە بەڕاستی زۆر جار جەناب ڕەنگە ئاگادار بی قسەی زۆری لەسەر کراوە قساکەم بەڵێ ڕاست خۆی گۆشتی قوربانی یعنی هین نییە وەکو زەکات نییە کە دیاری کرابێ مەسەن زەکات فوقەڕا و مەساکین و سائیرین و ابن سەبیل ئەمانی تایە یعنی بەڵام گۆشتی قوربانی طبیعیە بۆ هەموو کەس ببێ یعنی ئەوە قوربانی و تەحدید نەکراوە بەڵام بەپێی ینی بەپێی پێوەرێکی ینی ئینسانی و حاڵەتێکی اقتصادی ئەسڵ وایە بۆ کەسی زۆر دەستکورت و فەقیر بێ بۆ منتەقەیەکی طبقەیەکی فەقیر بێ بۆ منتەقەیەکی فەقیر بێ ئەگەر ئەو خەڵکە خێرخوازی کە بۆ خۆیان ئەیکەن هەیە تااقەتیە لە دەوروبەری تەوزیعەکە هیچ لە خێرەکەی کەم ناکاتەوە و شوێنی تر هەیە مەسەرەن بۆ نەگەڕەکی
هوانە هەیە بۆ لە سلێمانی لێرە مثلا ئەو مجەمەعە هەیە خەڵکی فەقیری زۆر لێیە ئەسڵ وایە بیبا بۆ ئەوێ ئێمەش بۆکو خۆمان بەش بە حاڵی خۆمان مەسەلمە ڕێکخراوە زیاتر مناڵی هەتیومانە لە لێرە لە سلێمانی ئێستا بەس دوێنێ یارمەتی 150 عایلەمان لە سلێمانی داوە ئەو عایلانە هەمی بێباوکن من هەتا ئەوان وەستابێتم وەکو ڕێکخراوەکەی خۆم نایکەم دوای مەسەلمەوە کورتە باڵات هەیە ئەوە نابینات هەیە ئەو ڕێکخراوانە بەڕێی من ئەگەر بکرێ ئەو خێرخوازانە نەکە لە ڕێی منەوە بۆ خۆیان بیکەن کۆیان بکەنەوە بیان دەنێ شتێکی زۆر باشە مەسە بەش بە حاڵی خۆمان یعنی ئێستا ئەو گۆشتەی ئەمڕۆ پێت بە جەنابتەمود خۆمان ئەیکەنە ناو بەڕادەوە ئەیبین بۆ ئەو گەڕەکە نزیکەی 100 عایلە کۆکەینەوە ئەیدەینە دەستیان ئەگەر لەوان زیاد بوو ئەو کاتە ئەیدەینە ئەو ڕێکخراوانی تر کە شەبیهی ئێمن بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەت دۆ گوتم بۆ نمونە کورتە باڵا ئەگەر هەبێگە زیاد بێ یان گەڕەکە فەقیرەکان کە بەبێ هین ئەوە بڵێ نایدەم بەو بیدەم بەو بە هەمی ئەشێت ینی قوربانی بۆ کەسەشیە پێشتر گلەیەوە کرا زۆر جارەمە تۆزێ ینی حیزبەتی تیا بەکاریە ئێمە پێشتر خۆتەزانی یەکگرتووی ئیسلامی ڕەبتێکیە بوو لەگەڵ ڕابیتەی ئیسلامی ساڵی بڵێن 90ەکان و تا کۆتایی 2000ەکانیش ئەو شتانەی کە پێداویستی خێزانی بوون دایاندا بۆ خێزانانی کە یەکگرتوون یا کۆمەڵ بۆ نمونە کۆمەڵ بێ یا هەر حیزبێکی کە بێ ئێستا خۆ بۆ نمونە ناو پارتیشە دەستگای خێرخوازی بارزانی دروست بووە تۆ بە دروستی زانی ینی ئەم پۆلینە بکرێت لە ناو کۆمەلگایە هەر کەسێک سەر بە حیزبەکەی فڵانە کەس نەبوو تۆ خێرەکەیشی پێ نەدەی موالی چەنی کاک سامان وەڵام من موالی دمەشتایە پیرم نەوەتەکانت بەبی دێوە نییە ئالە لەقەل ئارەوەڵا من لە هەڵەبجە بووم بۆیە لە باش لە بیرم ئەو کاتەی با خزمەتت گەمە ئەو کاتەی تۆ عمرت 13 ساڵ بوو تۆ عمرت 13 ساڵ بوو من خۆم لەناو ئەو ئیشی قوربانیە بووم مسەوەڕ بووم وەکو ئەم برا مسەوڕانی کەرێرن خۆم کامیرەم بەدەستەوە بوو لەم هەولێرە تەسویری قوربانی مەکرد و ئەشمزانی چۆن تەوزیع ئەکرا و ئەشمزانی بەچێ تەوزیع ئەکرا سوێن بەو خوای کە خەڵقمانی کردووە ئەگەر یەک نەعەدالەتیەتم ببینایە ئەرە و کاتە لەنەوە تووسەیە کە جەنابەت عمرسیان مەسم پرسیارەکە بۆ جەنابەتی بۆ خەڵکێک کە بزانێ هەرە و کاتە خوا بەرەکەتەکەی لێمان لێ ئەسەندەوە و شتێکی تر ئەبوو یعنی ئەمە جارێ ئەمانەت پێشی هەموو شتێکە ئینسان ئەگەر دەستێکی ئەمین نەبێ و ئەمانەت پارێز نەبێ خی گەورە بەردەوامی ناکە لە سەرکاری خێر و فەسحی ئەکا بەڵام مەسەرم بۆ نمونە مەسەرن چۆن بووم بۆڵێن گەڕێکێک دامانە بە کاکسامەتوانە کاکسامان لە هەڵەبجات لەم گەڕەکە چیە فەقیرە بیدەرێت تۆ بە تەسەوری خۆت بۆ نمونە دە ماڵیتیایە لە ناو دەماڵەکە دوو ماڵیتیایە فەقیر نییە نەداوە پێی کابرا ئیشتیهادێکی کردووە ئەوەندەی لێزانیوە یعنی مەسەرەن ئەوە نەبووتە ئەیبە بەڵام ئەلحەمدولایە مە تا ئێستا من خۆم لەنەوە تووسێەوە لەناو هیچ ساڵێک بەسەرمان نەڕۆیشتەوە قوربانیم نەکردبێ بە هیچ حاڵەتێک بە هیچ حاڵەتێک شتی وام نەکردووە یعنی باوەڕ بکە کاکسامان ئێستا من پار بەس لەم هەولێرە نزیکەی هەفتا جوانەکەمان سەر بڕیوە یعنی زیاتر لە 10 تەن بۆ 15 تەن بەس گۆشتمان تەوزیع کردووە بەبێ ئەوەی بزانم چیە مەسەرم نردوم بۆ بنستاوە بۆ دارەت و بۆ مامزاوە بۆ قەتەوی سلێمانی شەروها بەو شێوازە لە هەڵەبجە تەوزیعمان کردوتمە کاکە ڕقم یەک یەتیمەکان بانکەن ڕقم 2 نابینا ڕقم 3 ئەوانی کە لە بەلەدی ئیشەکەن ئەوەی شارەوانیەکان مستحیلە شتیوە چونکە ئەوە بەڕاستی خیانەت لە ئەمانەت کاکسامان زۆر شتێکی گەورەیە زۆر حاڵەتێکە بەڕاستی ئەستن نەک لە ئێمە لە هیچ کەسێک نابێ بوەشێتەوە ئەگەر قسەکە بۆ ئێوەمانان نەبیانی من بەگشتی ینی بۆ گروپ و بۆ ڕێکخراوەکانی کەش باسم کرد لە ڕووی شەرعەوە ئەمە ڕێگەی پێدرێ بەڕاستی وەکو چۆن ئەڵێی تۆ ینی خیانەتکردنە لە ئەمانەت بەڕاستی یا خۆت جەناب لە ناوی شەکای بینیوتە ئەم شتە هەیە کاک سامانجان ئەستا جار لە مەسەری قوربانی ئەوە گوتم ینی قوربانی هەرجارێ ببوورە کە قسەکە لە قەوسێکەکە مەسم جەناب و هەموو کەسنی ینی ئەیبێ ئەیبە بۆ مەسەرەن گۆشت 1 کیلۆیە گۆشت یا 2 کیلۆ گۆشت وەڵام منەوە بیدەم بە ئەحمەد لەبەرەوەی سەر بە من و نەیدەم بە محەممەد سەر بە من شتیوە هەر ینی هەر کیلۆیە گۆشت هەر نییە چکەمە ئینسانی ینی ئەوەی نییە ئەوجا تۆ مەسەران مەسەرەکە گۆشت نییە مەسەرەکە پارێ وەڵام مەسەیسە بۆ نموناڵێ وەڵا ئەوانە ئەیدەن بەی خۆیان ێ باشە من ئێستا نزیکەی بەس لە ناو هەولێر 2000 عایلی هەتیوم لەلایە لە ناو سلێمانی نزیکەی 2000 عایلی هەتیومانە لای ئێجا خۆکەرە مە هەتیوە یەکگرتوو بایە ئێستا 50 مەقادمێ نابوو لە پەرلەمان ئەگەر بۆ ئەوەی ئیشمان کردبێ هەر بەڕاستی ینی ئەمە ئیشمان بەوە نییە هەر لەسەر لە 93 کاک سامانجاتری مۆبیل جەنابەت بەداخەوای لەم شەڕێکی تاڵی ناوخۆ دروست بوو نزیکەی 5000 کەس شەهید بوو لەم کوردستانە هەر وا بڵێم چکە هەمووی گەنجی خۆمانن یعنی بەڕاستی کێ کەفالەتی کردن هەمووی ناویان هەبوو لە لای ئێمە بەڕاستی هەمووی لێرە پارەیان وەرئەگرت
بەخوا من ئەو قسانە خۆم بەدەستی خۆم ڕۆژی ئاها پارەم داوەخوا ئەزانێ ئێستش بەبیرم دێ 7,000 دیناری سویسری بوو ئێست ئەو 7,000 وەک تقریبان 7 دەفتەر وابێ خوا ئەزانێت چۆ دەرەوە هەمان قسەی بە من وت وتی وەک خۆتان چەندتان بۆ خۆتان هەڵگرتووە خوازانە چەندێکتان بۆ خۆتان هەڵگرتووە ئێمە گەرە و قسانەمان ساردمان بکاتەوە لە کاری خێرە وایە زوو دەستمان لە کاری خێر بەردایە بەڵام من خۆم قەناعەتێکمە کاک سامان من حەزێکم هەموو کەس وابێ ئەگەر خوا نەخواستە ئینسان یەکەم نیەتی بۆ خوا نەبێ لە کاری خێر و قوربانیە چونکە خوای گەورە چێ فەرمێ قل ئینە سەڵاتی وەنوسوکی نوسوک ئەم مەناسکانەی بە تایبەتی قوربانی و حەج و ئەم بۆ خوا نەبێ خوا هیچی قبوڵ ناکات دووەم ناعەدالەتی بکرێت لە مەسەری تەوزیعکردنە ئەوە خیانەتە لەو ئەمانەتە بەڕاستی زۆر خەتەرە یعنی هەر کەسێ بیکات ئەو پەڕی گوناح و لێپرسراوێتی تایە بەڕاستی من شایەتیە گەیەم بەڕاستی ینی وەکو ڕۆژنامەنووسێک و شاید حاڵێک ینی رابطەی ئیسلامی لەو سنوورەی ئێمە چەندین خێزانی هەتیمە بووە کە هاوکاریان کردوون و ئێستا مناڵەکانی گەورە کردووە ئەو خاتونە هەر یەکە ژنیە ناوەشووی کردووە خاوەنی خێزانشنای بەڕاستی کارێکی باش بوو من وەکو خۆم ینی چەندین خێزانی وان بینیوە لە ناو خزمی خۆشمە هەبووە دەستان خۆش بێ من بەڕاستی شتەکە وەکو پرسیارەکە شخصی من نییە گومانەکە من ئەمە گومانی خەڵکە دەست خۆش بینە سەرەوەی کاک حاجی بەڕاستی ئێستا ڕێنماییەکە جەناب داگاداری ڕێنمایەکە مەوزوعیان پای خوێنبەربوونە هەیە ئەمە تا چەنە ڕاستە دروستە زۆرجا خەڵک گلەیش لەوە ئەکاڵێ بۆیە حکومەتەوە کا بۆی خەڵک قوربانی نەکە ئێوە ڕێو شوێنە تەندروستیەکان چۆنێگرنە بەر بۆ ئەوەی کە خەڵکیش ینی بەڕاستی لە ڕێگەیم گۆشتە و تووشی نەخۆشی نەبێت تا خوێنبەربوونە کە ئازانی چۆن کاکساوەنجان دوو شت زۆر گرنگە لەم مەسەرەی قوربانی یەکەم کڕینی حیوانەکان لە کۆوە ئەیکڕی ینی ئەبێ ئەو جانبازە ئەو حیوان فرۆشە بە جددی ئەبێ بیناسی یا حیوانەکان ببینی من خۆم بەخوا ئەو ڕۆژە ڕۆیشتمە بۆ ناو یەک مێگەلی حیوان کە دەیەکە نزیکە ئەلێرە یعنی شوێنەکە حیوانەکانم بینیەوە چەند چیان ئەدەنێ چەند پاک و تەمیسن یعنی باوەڕ بکە تەوەقوعم ناکرد لە پاک و تەمیسیا بێ مەزدەرەکە بزانی دووەم کە ئێمە سەری ئەبڕین ئەو دکتۆرانە دێن هیچ ساڵێک بەبێت دکتۆر نەمان کرد چکۆ دکتۆر ئەزانن کە سێر ناوزیکی حیوانەکە کە سێر سیپەلاک و زێر سپڵ و سەیری جگەر و دڵ و ئەوانەی ئەکەن دیارە ئەم حیوانە نەخۆشیەکیە بێیان نا یعنی الحەمدوللا تا ئێستا کە شتێکی وا من ئەوە نەبووە یعنی پێشی وەقت ڕۆژێ پێشەوە مەوعید لە دکتۆر وەرەگرین و دکتۆرەکە خۆیان دێنە مەتزەرەکە بەو پەڕی پاچی فاسی ئەەکەن و ئەو جاتەوە ئێستا بڕیارەکەەوەیە دەگوترێت بێت لە کوشتارگە ینی ئەوانە سەر ببڕێن ینی لە ناو ماڵان و ڕێپێنانە بێ لە کوشتارگە تۆش لەگەڵەوەی کانی خێزانێک ئاژەڵێ نەباتە ماڵۆ سەری ببڕێکە نەزانێ بەڕاستی ئایا هەڵگیری و ڤایرۆسیانە واللهی تاوان نەکرد ڤایرۆسەکە تۆ ئەی شتی تر بۆ باس ناکەی بەم هاوینە ئەم گەتک و جیپاڵە ئەم زبلی ناو حیوانە ئەم پێستە پڕی مێش و خوێن دێتە دەرەوە و یعنی پیش و چەپەڵیەک دروستە بێت بەڕاستی بەڕێی من هەر نابێت یعنی ئەسڵ وای لە قەسەبخانە بکرێ یعنی ئەوێ زۆر تەندروستە و ئەوەشی کە حیوانەکە دێنێت دکتۆر نایبینێ ئیتر بالفعل ینی خوا نەخواستە ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە تووشیەکێک ببێت وەگەوای هیچمان نەکردو بەڕاستی کاک حاجیەوە جگە لە ئەم قوربانیەکە ینی بەڕاستی مەوزوعی کۆکردنەوەی پارە و ئەزراق و ئەم شتانەی شەکەن ینی ئێستا ئێمە بەڕاستی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپە ینی لە مەوزوعی ئەم کێشەی موچە لە نێوان هەولێر و بەغدا چارەسەر نەبووە بەڕاستی تا چەندێک کاریگەری لەسەر ئابووری و بژێوی ژیانی خێزانەکانی هەرێمی کوردستان کردووە ینی جەنابەت بۆیە و پرسیارەکەم هەم پەرلەمانتار بووی هەم بە وردی لە ناو ئەم دۆخەیە کە هەستی پێەکەی ئێمە لە چ دۆخێک داین بەڕاستی وڵی کاک سامان من ئەگەر لەسکە ساڵانی تر مقارانەی بکەی سە بۆ مەهرە قوربانی کە بە جەنا بدەیلێم یعنی پارە مۆختا نزیکەی 6 ینی بەس سەری جوانەکان بۆ هاتبوو وەگەڵێ ینی ئێستاکە وا بزانم حەوت جوانە ناگاتە حەوت جوانەگەشتەوە خۆ ناکەم هاتبێ یعنی چەند فەرقیە تۆ تەسەوڕکە حەوت لەکۆ هەفتا لەکۆ ئەمە هەمووی تەسیراتی ئەم بێمەعاشی و بێموچەییە ینی بەڕاستی خەڵک لە دەمی خۆی ئەگرێتەوە ئەگەر خێرێ بکە بەخوا ینی دەخیلە دائەنێ مەشروع دائەنێ ئەکاتەوە تا ئەمە بۆ سەرمایەدارەکانی ژەم دروستە کاک حاجی یا خەڵکە فەقیرەکە وڵا سەرمایەدار ئەرە وەڵە
وەڵام جەبینی خۆمان بێ بە خزمەتی برای خۆم کەم ینی باورکە کاک سامان ئێستا طبقەی وەسەتی زیاتری بینی خۆمان بێت طبقەی وسە زیاتر خێرەکەن سەرمایه‌دارەکان بەو شێوازە زۆر نازانم ینی بیکەنیانەکان کرد بای خۆیان بەڵام ئەوە نییە کە خەڵکی تێر بکە ئێستا ینی بە معنای کەریمە خەڵکێک بە تایبەتی مۆزەفە ینی من خۆمە ئیناسم بەخوا یەک ماگە گۆشتی نەکریوە بە سزمان مۆزەفە ینی لەبەرەوەی فرای کرێ خانوو بکەوێت فریای پارەی کارەبا بکەوێت فرای چی بکەوێت ینی بەڕاستی بارودۆخەکە وای لێ هاتووە ینی من بەش بە حاڵی خۆمتمە ئێستا هەمووچی مۆزەفیشە زۆربەی زەکاتی پێشێ خێری پێشێ بەڕاستی بۆیە بەڕاستی یەکێک لەو شتانی کە ینی ئێستا خەڵکێکی ئەگەر پارەدار بێ مەسەنە من بۆ نمونە وەزعم باشترە لە چاو خوشک و براکانم لەناو ئایلەیەک بەبێ ئەوەی ئەوان داوام لێ بکەن ئەسڵ وایە من عقلم پێ بشکە یارمەتیەکیان بدەم بەو جەژنە بەدەمیانەوە بچم هەن بارودۆخەکە بەڕاستی ئەتوانی بڵێ ئێستا بچۆ ناو بازار ینی خەریکە بڵێم خواخێری ئەم عربانە بنووسێ تۆزیە بازارێن گەرم کردوتەوە هەرچی دوکانداری هەمووی هاواری لێستاوە هەرچی مارکەتی هاواری لێستاوە بەڕاستی ینی ئەم بێموچەیە ئەم دروستکردنی قەیرانە بۆ ئەم میلەتە ینی میلەتێکی لەوەتەی هەین لە ناو قەیرانین زۆر سەیرم دێ ینی بۆ بیر ناکەین تۆزی ژیانی ئەو میلەتە خۆشکەین تۆزێ ئەرکی لەسەر سوکەین تۆزێ قورسایی لەسەر لابەرین ینی هەموو ڕۆژێمە دایمە دەستمان لەسەر دڵمانە مەعاش دێ مەعاش نایە قەومێ ناقەومێ ینی سیاسەتێکی زۆر فاشل ئەم وڵاتە ئەبا بەڕێوە بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئیداریەوە ئەوها ناکرێ ینی ئەبێ شتێک کۆنکرێتیەک دابدرێ ڕۆیە هەبێ ینی من قەت لەبیرم ناچێ ئێستا خەڵکی ئەڵمانیا من بەبێ لە 2000 بوو سەرۆک وەزیرانی ئەڵمانیا بەرنمەیەکی تەقدیم کردوتی من ئەم بەرنمەیە بۆ 20 ساڵی تر بۆ نەوەکانێکم کە وەزیان باشە وبالفعل ئێستا مەعاشی ئەوان زۆر لە جاران باشترە ئێمە هیچ بەرنمێکی ڕۆژانەمان نیە بەرنامەی هەفتانەشمان نییە ینی بەڕاستی ئەو قەیرانە وای لێ کردووە خەڵک تەنانەت لەزەت لە جەژنەکە لەزەت لە شتکڕین و فرۆشتنی خۆشینەکە بە عام تەسیری کردووە نەکە لە مەعاش خۆر تۆ چکە خۆت زانی ینی مەعاش ئەگەر نەبێ ئەو خەڵکە ڕوو لە کۆ بکات ئەرە وەڵای زۆر ڕۆژعەکە خراپ ئەجا بوعدێکی سیاسیت هەیە کاک حاجی کاروان من بۆیە ینی تۆزیات بم بەلای مۆزوع سیاسی ئەمەیە ینی یەک بۆچوونی جەناب بزانم ینی ئەم دۆخەت بینیوە هەم جوابی هەرێم هەم جوابی بەغدا ینی ڕاستیەکەی خەتای کیە ئێستا ئایا بەغدایە زوڵم لە موچەخۆری هەرێمی کوردستانەکە یا ئەوە تا هەرێمی کوردستانە بیان و ئەدا بەدەست بەغدا و بەم شێوەیە میلەتەکەی خۆی وەکو کاکمەسوود دەڵێ ئێمە خۆسوالکەر نین هەموو ڕۆژێ بپارڕێنەوە لە بەردەم بەغا بڵێن موچە دەیانە واللهی من حەز ناکەم بەو جەژنە نەمیزاجی هیچ کەسێک لە هیچ لایەنگری هیچ حیزبێک بە تایبەتی برادەرانی پارتی یەکێتی دڵ عاجز بکەم منیش کەسێکم لەناو ئەم میلەتەیە بە ئازارم بۆ لەناو ئازاری خەڵکە ئەژیم بۆ لەناو فەقیر و فوقەڕای خەڵکە ئەژیم یعنی بەڕاستی وڵات بەم حاڵە ناچێ بەڕێوە بەڕاستی ناچێ بەڕێوە یعنی ئێمە واریداتمان هەیە نەوتە ئەڕوا ئەوە تا بە قسەی پەرلەمانتاری کوردستانی خۆمان بێ مانگی 225 میلیۆن دلار بەس نەوتەڕوا بە بەرمیل بە ئەوە بەچپێنە بە تەنکەر مانگی ئەوەندە لە داهاتە چێ ئەو داهاتە ئەتوانی مشکلی ئێرێ پێ چارەسەرکە کاکە یان یەکجار دەستمان لە بەغا ببڕێنە وایە یانەوە تا بۆ خۆمان لێرە ئیداری خۆمانەکەین چ مشکلەمانیەوە تا تەوقعی غازیش کراوە بەخوا ماوەیەکی دەم کورد هیچ شوێنە بەقەدەم کوردستانە دەوڵەمەند نییە بەڵام وەڵڵاهی سەرۆکەکان وای لێکان ئەم وڵاتە فەقیر بێت ئەنا میلەتێکین هەموو شتێکمانەیە الحەمدولله لەبەرەوە من ئەوەی کە ئەمڕۆ بینیم قسەی ئەمڕۆگە جەنابەت ئاگال لێبێ و پەرلەمانتارانەی ئێمە کاک دکتۆر مستەناو کاک جەمال و ئەوان چوونە ئەمڕۆ لەگەڵ ئەو کابرایە دانیشتی بوون سوودانی بە نەسەن ئەڵێ چارەسەرکردنی زۆر قورسە دیارە وازەحە ینی هیچ شتێک نییە بەڕاستی لەم بینە یعنی ئەبێ ئەو کەسانە ینی خەمێک لەم وڵاتە بخۆن ینی من بەڕاستی ڕوئەیەکی وازەحیش نابینم ینی ئەم توندی لەگەڵ عێراق بەم شێوازە ناڕۆ ئەسڵ وایە ڕێکەوتنیەکە بێ ئەسڵ وایە شەفافیەتێکە بێ تا ئێستا من بەش بە حاڵی خۆم جۆم لە مەسئولێکی گەورە نەبووە چه حیزبی بێت چه حکومی بێ بڵێ کاکە خەلەلەکانی ئەم حکومەتی عێراق یەک و دوان وسیانە حکومەتی عێراق داوای داهاتەکە ئەوانە لێ نای ئەمانە داومانەوە لێ نامانداوە وڵاستی تۆ بە منەڵی خەتای چییە ئەو بە محکەمە یەکلانەکرێت ئێستاکە بە من وسامان بەشارتی یەکلاکرێتەوە زۆر باشە کاک حاجی ئێمە بەڕاستی وەکو دەگوترێ بە سەدان ملیۆن لێرمان هەیە بەدەیانیش ملیالێریمان هەیە یعنی ئەمانە لەسەر بەڕاستی بەرووبووم و خاچی هەرێمی کوردستان ئەم ملیۆن و ملیاران دۆلاریان کۆ کردوێتەوە ئەمان چۆنن لەگەڵ ینی بەدەمەوە،  هاتنی خەڵکی فەقیر و دەرکردنی زەکات لەم پارانەیان؟ والله من حەز ناکەم بەو جەژنە نەمیزاجی هیچ کەسێک لە هیچ لایەنگری هیچ حیزبێک بە تایبەتی برادەرانی پارتی یەکێتی دڵ عاجز بکەم منیش کەسێکم لەناو ئەم میلەتەیە بە ئازارم بۆ لەناو ئازاری خەڵکە ئەژیم بۆ لەناو فەقیر و فوقەڕای خەڵکە ئەژیم یعنی بەڕاستی
خۆ ئەگەر ئەمانە ئەم پارە بن بەڕاستی دەگوترێت وڵی خەڵکی کاک هێژارمان نامێنێ. باوەڕ بکە یعنی لە سەتا دەی ئەوەی کە جەنابەت باست کرد لە سەتا دەی ئەو ملیاردێرانە فقط یارمەتی فەقیر و هەژار بدەن باوەڕ کە نامێنێ باوەڕ بکە. یعنی من ئێستا یەک لەو خێرخوازانەی کە ئەوە دوو مانگە یارمەتیمانەدا بۆ 250 عائیلە مانگی 2 دەفتەر و نیو وەڵی نەبینی و نەئەشزانم چییە باشە وە لە کوردستانیش نییە. بۆ نمونە ئەمە توانای 250 عیلی مانگی 150 هزاری بداتێ ئەگەر 4 کەسی تر هەبێ ئەکاتە نزیکەی 600 هزار بۆ نمونە ئەگەر بە 4 کەس یەک عیلێک ببن بڕێوە هەموو عیلە فەقیرەکان لە هەتی و لە خاوەن پێداویستی تایبەت لە کورتەواڵ لە فڵان تۆ تەبەقەیەکی زۆری ئەم مجتەمەعە لە فەقیری کۆکەیتەوە ترە دوای خەڵکە توانێت خۆی ئیشکا ناکرێ. ینی بەڕاستی ینی ئەو ینی خەڵکێکەیە لەم کوردستانە بەس زەکاتەکەی حیساب بکەی بای 350 ملیۆن دۆلارە بەس زەکاتەکەی ئەگە دەریکە دەری ناکەن. یعنی خەڵکێکی تر هەیە دەوڵەمەندە ببورە کە من ئەیناسم و ملیۆنێریشە باوەڕ بکە چوومە بۆ لای یارمەتی 5 عیلی هەتی و بدا نەیداوە بەڵام لە لایەکی تر 2 ملیۆن دلاریان لێ سندووە 3 ملیۆن دلاریشان لێ سندووە بە جاروا بووە. ئەوان ئەیدەن کاکە کابرا چاوی لێ سوورۆکایدا بەس بۆی من فەقیر ئەڵین فەقیرە هەتی والێ با بۆ خۆی بژێنێ بۆ چێ فەقیری خۆ من فەقیرم نەکردووە. ئەنا وەڵڵی طبقەی ملیۆنێرەکان وەک جەنابەت دوتت ئەگەر ئەمان دەست بکەن بە گیرفانیان هەر چینێک لە خۆیان بگرن کاک سامان خۆ وەڵڵە ئەتوانن. ینی چینێکی ئەم طبقەیە بۆ نمونە لە چەند مناڵی هەتیوە لەم کوردستانە کە مەعاشی نییە کاکە با 2000 کەس بێت تەقسیمی کەیتە سەر ملیۆنێرەکان وەڵڵای هەمی وەزئی باشە بێت بەزم بەداخەوەمە جارێکی ترێمە لەبەر نەبوونی ئیدارەیەکی لەم وڵاتە کە ئیدارەی ئەم میلەتە ناکە ئەبایە خەم لە فەقیر و فوقەڕایە بخورایە کە نابێت مجبورین ئێمە لە جیاتی ئەوان سەدەقە و سواڵەکەین لەم دەرگە لەو دەرگە ئەدەین وڵی دەیەها جار ئەم برای تۆ کە ڕوشکێن کراون باشە قسەم شکێنراوە ینی شکانومیانەتەوە لەوەی کە نییە وازای من ئەچم بۆ ساڵ بەێ لە کاتێکە مناڵێکە بینم لێرە ڕەشوروتە بێ باوکە دایکێکی قوربەسەری هەیە کەسنی یارمەتی بدا بەناو ئەوە واچم ینی وازانێت چی بۆ سوال بۆ لای نایدا بەڵام کابرای تر بە یەک تەلەفۆن خۆم لەوێ بوومە هەر لە یەک کاتە دەفتەری لێسن خوا ئەزانێ چوون بۆ لای یەک دەوڵەمەندانە کە جەنابەت باسیەکی ملیۆنێر بوو خوا ئەزانوتم 500 هزار بێ بۆ 100 هزار بۆ عائیلەیەک بۆ 5 عائیلە وەڵڵه نەیدا قەدەرەن هەرو دەقێ تەلەفۆنی بۆ هات خوا ئەزانێت تەکلیفێکیان لێ کرد دەفتەریدا هەر لەوێ ئێ من چی بکەم. سزای خوای گەورە بۆم کەسانە چییە بەڕاستی کچکە زۆر باسەکرێ دەرکردنی زەکات ینی زۆ گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامە. وەڵی جا کاک سامەنجان جارێ هەر شتێک بەجەناب بڵێم عیبادەتکردنی خوا شەرەفێکە ینی هەموو کەس شایانی نییە ئەگەر کەسێک خۆی متەوازعانە خۆی پڕ بە دڵ عیبادەتی خوانەکە بەو پەری قەناعەتەوە خوا نایخاتە دڵ عیبادەتی بکە چونکە هەر کەسێ عیبادەتی خوا بکات لە مەقامی گەورەی لە قیامەتە بە پارە بێ هەیە بە پارە عیبادەتی خواک حتا بە سوڵتە و سامانیش هەیە بە نوێژێک هەیە بە ڕۆژوێک ئەگەر دەوڵەمەندیەک یەکەم شوکرانی خوای لەسەر نەکە نەزانێت خوا داوێ پێی دووەم نەیبەخشێ بەوەی خوا پێی خۆشە ئەو دەوڵەمەندی و ئەو پارەداری غەزەبە و هەر ئەو پارەیە ئەبێ بە حەسرەت دەدڵی وە کەس ئیسفادەی لێ ناکات باوەڕ بکە کەس ئیسفادەی لێ ناکە لە قیامەتیشە ئەوە وازحە لە جیاتی ئەوەی کابراس حەدیثمانێ پێ فەرمێ کەسی وا هەیە سەدەقەی سەری ئەبێتە سێبەرێک لە ڕۆژی قیامەتە لە مەحشەرە و دیفاعی لێکا لە قەبرە بەڵام ئەوەی کە نەیبەخشیوە یەکەم حەسرەتی لە ڕوحکێشانە پێشی ڕوحکێشان ئەڵێ خوای گیان بمگەڕێنەوە تا ئەوەی هەمە بیبەخشم تەسەوڕکە یەکەم حەسرەتی نالێ حەسرەتی بۆ مناڵی بۆ نوێژی بۆ ڕۆژووی نە یەکەم حەسرەتەوەیە چونکە بۆ یەکسەر ئەوەی پێنیشانە درێ ئەگەر ئەو پارێت ببەخشایە و بە حەڵال پێیات بکردایە و بتبەخشایە بە خەڵک ئەمە نەتیجەکەی بوو بۆی ئەڵێ خوایە بمگەڕێنەوە و هیچ مەجالیشی تیانی ئەو کاتە ئەوە گەورەترین حەسرەتە. باشە خێرکردنی قوربانیکردن خێرەکەی چییە؟ یعنی ئەمە بۆ خەڵک گرنگە بۆی کە خەڵکیشانی دەست بەرێ بۆ خێرکردن ینی پاداشتەکەی چییە لای خوای دووسێ شت هەیە یەکەم کاک سامەنجان یەکەم ئیستیجابەی ئەمری ڕەب العالەمین ئەوە لە هەمووی گرنگترە خوای گەورە کە ئەمرێکی پێمان کرد خۆی حەزەتی ئیبراهیم بەس فێری ئیستیجابەمانەکە فێری جوابدانەوەی ئەمرەکانی خوامانەکە ئەمە وەڵامدانەوەی ئەمری خوایە دوو هەر کەسێ سنەتی پێغەمبەری خوا جێبەجێ بکات صلی الله علیه وسلم ئەو کەسە پێغەمبەر خۆشی ئەوێ لەسەر سنەتێتی ڕێبازێتی و شەفاعەتی بۆکە شەفاعەتی پێغەمبەر سێ
گۆشتەکەی ینی بە هەموو ئەو گۆشتە خی گەورە بە دەقات و سەدقات ئەینوسێ حتا ئەفەرمێن لەگەڵ ڕشانی خوێنی حیوانەکە ئەو خوێنە گوناحی ئەم ئینسانە ئەسرێتەوە بە قەدمووی ئەو حیوانە خوا سەدەقەی بۆ ئەنووسێ یعنی ئەوە بەس لە ڕووی ئەجر و پاداشتەوە باش نییە ئەوە جگەلەوەی تۆ دوعای ئەو فەقیرە نانێکی بۆ ئەخورێ شفتەیە کفتەیەکی پێەکە ئەوە تەوان هەمی پاداشتە ئەو نقطەیەکی ترەوەی وەمەی وذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هر کەسێ مەراسیمێک یا بۆنەکانێک کە خوای گەورە دایناو لەسەر ئومەتی ئیسلامی وەکو ڕەمەزانە وەکو جەژنی قوربانە بە گەورەی بزانێ و گەورەی بکە وا گەورەی نیشاندا ئەنجامی بدا ئەوە نیشانەی ئەوەیە کامیسانە کەسی متەقیە و خواخۆشی ئەوێ ئەنی ئەجر پاداشتی زۆر گەورەی بەڕاست زۆر باش کاک حاجی کاروان بۆ نمونە کەسێک خێزانێک یان من ئاژەڵێک ئەەکەمە قوربانی مافی چیم هەیە لەم ئاژەڵە بۆ خۆم گلی بەمەوە یعنی بەڕاستی زۆر جامە مناقەشەی لە زۆر لەسەر کراوە من لە ناو خێزان و خزمی خۆشمانی زۆر جار گفتوگۆمان لەسەر کردووە ئاڵەیە توانی لایەکی دانی دوولاقیکەی ببەخشیت بەشێکی دانێ ئەمە چۆنیان ئەگەر ڕوونی کەیتەوە بۆ خەڵک بەڕاستی خۆی ینی ئەگەر ڕاستی تەوێت هەرچی هەمی بکێ بە خێر خێرترە بەڵام قوربانی وا باشە ئەگەر بۆت کرا بیکەیتە چوار بەشەوە بەشێکی بۆ خۆت هەردا بنێ باشە ئەگەر بۆ خۆت لە ماڵانێکی بەڵام ئێستا مەسەرن ئەمڕۆ وەگوتم ینی سەمە لای خۆمان ئەمانی کە لێرە ئەیکەین خەڵکێکی داوای بەشێکی کرۆی داوای دەکیلوی کرۆ بۆ نمونە حەسەبەوە سونەتەکە وایە کاک سامانجیان ئەسڵ وایە بیکەیتە چوار بەشەوە بەشێکی بۆ خۆت دابنێ سێ بەشەکەی تر بکەی بەخێر و ئەشتوانی نیوەی بکەی بەخێر و نیوەی بۆ خۆت دابنێ بەڵام چەندی بکەی بەخێر ئەوە خێرەکەی ئەکید زیاترە وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەفەرمێ یا ڕەسوڵ الله عایشە فەرمێ بەس ئەوە ماوە ئەفەرمێ نەخێر بەس ئەوە نەماوە یعنی ئەفەرمێ خۆمانەی خۆین ئەوە نامێنێ بەڵام ئەوەی کە بەخشیمانە ئەوە ئەمێنێ زۆر باشە بەڕاستی شتێکی کە بۆ من جێی پرسیار ینی حەزەکەم بۆ چوونی جەنابتی لەسە وەرگرم ئێستا کۆمەڵێک خەڵک دروست بوون کۆمەڵێک گروپ دروست بوون لە ناو سۆشیال میدیا بۆ نمونە وەکو بانخواز بۆ خەڵکی هەژار بۆ نەخۆش پارە کۆکەنەوە یا ئیتر لە شوێنی کە زۆر جار مناقەشەیەک دروست بووە ئەم کەسانە ڕەوایی بە خۆیانێن بۆ نمونەگە کەسێک 20,000 دلار 30,000 دلار کۆکاتۆ ئەڵێ حەقی من ئەوەیە بۆ نمونە 2-3,000 دلاری بۆ خۆم بێت چکە مانوو ئەبم حەقی خۆمە یا گروپێکم لەگەڵایە لە ڕووی شەرعیشۆ ڕێگە پێدراوە ئایا وایە ئەمە بەڕاستی چونکە ئێستا ئەمە هەیە کاک حاجی خۆشێک باش ئاگاداری ئەبینم نەک هەیە من خۆم کاک سامانجیان دەیەها نمونەم لەلایە لەو حاڵەتە دەیە حاڵەتی وا بووە خۆم بە چاو خۆمەی بینم خەڵکم بینیوە یعنی ئەو بابەتە ئەگەر خوا نەخواستە بکرێت بەوەی کە ببێ بە مەزدەری ڕسق ئەو کەسە با من ناو خۆم بێن من وەکو حاجی کاروانێ ئەگەر ئەم کاری خێرخوازیە بیکەم بە مەزدەری ڕسقی خۆمی پێ دەوڵەمەند کەم معاشی خۆمی پێدا بنێم منە معاشی مناڵ و شتی پێ بکڕم و نازانم چی بکەم بێگومان حرامە بێگومان حرامە ئەوە ئەمانەت پارێزی نییە بەڵام بۆ نمونە ئەگەر بۆ نمونە تۆ ڕێکخراوێکت هەیە فقط ئەوەندەی ئیشت بڕوا بە ڕێکخراوەکە ئیشت بڕوە مەسەلەن تۆ بۆ نمونە لە مانگێکە پێویستیت بە 5 وەرەقەیە 6 وەرەقە وەرگری حرامە ئەو 5 وەرەقەیە بۆچی بۆ ئیداریات مەسەن کرێ خانووە کرێ کارەبایە بۆ نمونە مۆزەفێکە شتێکی لەو بابەتە بۆ ئیشی ئیداریات کاک سامان ئیشی ئیداریات ئاگا لێبێ نەک گیرفانی مەسئول ڕێکخراو یعنی من ئێستا من حەز ناکەم باسی خۆم بکەم لەوەتەی لەناو ئەم کاری خێرخوازیەیەم الحەمدولله سەتا سفرشم هەڵنەگرتووە هیچ نسبێکم بۆ خۆم داناوە بەڵام بۆ ئیشی ڕێکخراو فقط ئەوەندەی کە ئیشمان پێیە لەسەر ئەوەی کە ئیشت پێیە گوناحە مەسەلەن بۆ نمونە کاک سامان ئەگەر تۆ بۆ نمونە بانگەوازی بۆ نەخۆشیە بکەیت ئەم نەخۆشە پێویستی بە دەفتەرێکە ئەم نەخۆشە وەڵا بڵێ وەڵام من 20 وەرەقەی بۆ خۆم لادەم و دەشی لادەم نابێت چونکە پێویستی پێیە نەخۆش حاڵەتی ترمان هەیە کە ئەمەیان زۆر خراپە ئەم نەخۆشە پێویستی بە دەفتەرێکە ئەم نەخۆشە 5 دەفتەری بۆ دێ ئەم ڕێکخراو ئەم 5 دەفتەرە چی لێ بکە حاڵەتیم بینیوە ئەیدەن بە عەرز ئەیدەن بە بینا ئەیدەن بە نازانم چی نابێ ئەو پارێ بۆ نەخۆش هاتووە ئەسڵ وایە بیخەیتە ناو دەخیلێک پێوترێ نەخۆش یەکێتی ئەشیعەیە یەکێتی عەمەلیاتی وەکێتی نەخۆشە ببیدیتێ لە نەخۆشی سەرفیکەی من زۆر جەوانەڵێن بۆ ئەم ستافێکم کارێکانی منە لەم شەوانە جۆم لە ڤیددیوێ بۆ ئەو کەسەی کە ینی ئەم خێرا کۆکاتەوە ئەڵێ بۆ نمونە ئەی بژێوی ژیانی من خۆم تەرخان کردو بۆ میشە و
ئەمیشەکەم من پارێکی زۆر کۆکەمەوە ستافێکم لەگەڵە دانێم بۆ سپۆنسەر لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئێم لە سپۆنسەر یعنی ئەمانە بەڕاستی ئەبێتەوە ڤیددیۆیە یعنی مناقشەیەوە کە 35 جۆرەکە بدرێت لە سپۆنسەرێکی ڤیددیۆیی واللهی من بەش بە حاڵی خۆم تا ئێسم شتام لە خۆم مەنع کردووە و حتا بکرێ وەگوتم غەیری ئیشی ئیداریات ئیشی ئیداریت بۆی ئیشەکە نەوەستێ فقط ئیشەکە نووسێ مەسەم بۆ نمونمە قاعەیەکم گرتووە ئەمڕۆ دوێنێ 125 دایکەیەتیمم کۆ کردوێتەوە ئێمن دوو وەرەقەم لاداوەتە ئەو لاوە بیدەم بە قاعەکە ئێمە جبورم ئەوە چ بکەم لە چۆ بێنم ئەوە طبیعیە بۆ نمونە ئەگەر مۆزەفێکم گرت بێ ئەم مۆزەفە ئاگا لێبێ ئەم مۆزەفە هیچ معاشی نەبێ و تەنها تاکە سەرچاوی ئەبی لێرە خزمەتەکە لە بەیانەوە تا ئێوارە وەکو مۆزەفە یارمەتی بدەیت طبیعیە بەڵام من وەکو خۆم ناوخۆم ناوە حاجی کاروان و کاری خۆبەخشیەکە مەگەر کاری خۆبەخشیەم پارە وەرگتنە یانی چی ناوەڵا ئەستەن ئەسڵ و ئەساسین بەڵام لە ڕووی ئیداریاتەوە ئەوەی ئیشکاری تیانە ئەوە دووەم شت کابرا بە کەیفی خۆی نسبەتدا ئەنێ یعنی من لێ بانگەوازی بۆ نەخۆشیەکەکەم 30 وەرەقە بێت من دەوەرەقی بۆ منە بێ نسبەیەک سەتا ئەوەندە بۆ منە بێ شتیوان نابێت نابێت لەو نسبەیە لا بدەیت ئیلا ئەبێت یەکەم بۆ نمونە لە پارەی زەکات لە پارەی زەکات ئەوش ئەبێ کابرای خاوەن زەکاتەکە ئاگادار بێ و ئەو کەسەی کە ئیشەکە لە ناو ئەم نقطەیە زۆر مهمە کاک سامان ئیشەکە لە ناو ئەو دەستگایە وەکو مۆزەفێک وە زەکاتی پێ بشێ بۆەوەی ئیشەکەن بڕوا بەقەت ئەوەندەی ئەدێتێ نەک بچێ پێی دەوڵەمەند بێ نەک بچێ خانی پێ بکرێنە بەقەت ئەوەندە وەزیفەی ئیشەکەی تێپەڕ بێ ئەوە پێوتری عاملینە عەلەیها ئەوانن کە ئیشەکە ئەگوزەرێنن بەڵام لەسەرەوەی کە نسبەیەک وەڵام من لە نسبێکە لە دەفتەرێکا 120 و 110 و 130 دابنێم بە هیچ شێوەیەک جائیز نییە بەقەت ئەوەندە دائەنێی کە ئیشەکەت پەچی نەکەوێ بۆ ئیداریاتی ئیشەکەیە هەر ئەوەندە ئەمە لە ڕووی شەرعیشیانی ڕێگە پێدراونیە وانە کاک حاجی طبعا نابێت ینی شەرعەن ئەوەندە ڕێگە دراوە ینی بڕۆ تەفسیری ئەو عاملینە عەلەیها بخوێنەوە عاملینە عەلەیها مەسەلەن بۆ نمونە حتا دەوڵەتیش ئەگەر ماڵێکدان پێوترێ بەیت و زەکات ماڵی زەکات دابنێ ئەوانە مۆزەفن وەنیە ئەو مۆزەفانە ئێخۆ مەزدەری تریانێ ئەگەر مۆزەفێک لە ناو ڕێکخراوێکە هیچ مەزدەرێکی تری نەبێ لای تۆ کار بک کارەکانت با بڕێەوە بەقەت ئەوەندەی بدەیتێ بژێوی ژیانی بێ بۆی ئیشەکان بکات طبیعیە یا مەسەرەن تۆ کرێ خانوویەکت هەیە طبیعیە من ئێستا بەش بە حاڵی خۆم من کرێ خانوم هەیە مەسەن لەناو لەم بینایەکە لە خزمەتی جەنابتە دانیشتم کرێ ئەدەم من مەجبورم لە نسبەیەک بۆ کرێکە دەکەن تا خزمەتی ئەم فەقیر و فوقەڕایە بکەم بۆ ئیشەکە و ئیداریاتی طبیعیە بەڵام ئەوەی کە من بینیومە ئەو کەسەی ئەو هەر کەسێکی تر لەو بابەتانی کە جەنابەت ئیشارەت بێدا نەخۆشەکە هاتووە بۆ لای من وتێتی من عملیات مەوێ عملیاتەکەم بای 60 وەرەقەیە وتێتی ئێمە 40 وەرەقەمانەوێ یاخە وتێتی من 40 وەرەقەم بۆ نایە وتێتی ئەگەر تۆ 60 وەرەقە هاتی من 20ەکەی خۆمان نەرەبین و ئەگەر 20 چلشت بۆ هەدەر 20ەکە ئەبین ئەخ چۆن لەسەر چ ئەساسێ ئەو بەڕاستی جەریمەیە و قۆڵبڕینە بەڕاستی کاک حاجی وەڵای سا بەجددی ئەمە بۆتە جۆرێک لە کەسابەت ینی ئەیبینی لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە ینی چی بکرێ بۆ ڕێخستنەوەی ئەمە ینی تۆ هەر کەسێکە ئەبینی گەنجێکە چوزانم مامۆسایەکە کەسێکە ڕیشی هێشتووەتەوە ینی بەڕاستی پاڕانەوە و گریان و پیشاندانی ئەم نەخۆشە و ئەم خێزانە لە بەرچاو کامێرەیە بەڕاستی جاییزە خۆی کاک سامانجان با ئێمە لە کۆی پرۆسەکە کاری خێرخوازی ئەبێ زۆر بە مقدەس بگرین و ئەبێ هەمووان دەستمان پێوەی بێ بەڕێی من هەر ڕێکخراوێک هەر گروپێک هەستی بەکاری خێرخوازی چارەسەری گرفتێک لە گرفتەکانی ئەم کۆمەلگایە بکە لە چینێک لە چینەکانی ئەم کۆمەلگایە بکە حەق هەمومان دەستخۆشی لێ بکەین و پشتیشی بگرین و دەستی بگرین یارمەتی بدەین ئەوە کارێکی زۆر باشە تۆزانی ئێمە بە ینی ئەم بابەتە بۆ نمونە ئەم دایکەیەتیمانە کە تۆ پارەی ئەدەیتە شەرەف و کەرامەتشی ئەپارێزی خۆ هەرەوە نییە ئەو مناڵای یەتیمانە چاوێنە دەستی کەسنە ئەمە ئەبێت دەستگرۆیی بکرێن بەڵام بۆ ئەم بابەتە من ئەڵێم ئەگەر کەسەکان مؤسسە نەبوون دەستگا نەبوون و ناسراو نەبوون و بادگراوەنی باشیان نەبوو و تاکید نی ئەیناسی ناکرێت بە هەموو بانگەوازێک باوەڕ بکەیت ناکرێت هەر کەسێک و پەیجێک و سایتێک و بانگەوازێ بدە من بچم بەدەمیەوە ناکرێت ئەگەر هەر کراکرا ئەسڵ وایە خاوەن پارەکە خۆی بچێ بڵێ نەخۆشەکەم پێ نیشان بدە کە دەیە حاڵەتی وا بووە کە ڕۆیشتنە شتەکە وا دەرنەچوە بەڕاستی ئەمە یەک دومینەوەی ئیشارەت جەناب ئیشارەت بەوەدا کە کەسێک ئەهێنن ئەیگرێنن وازحە یعنی من جار حتا لە ڕەمەزانە ئەبینی کاکە چی لە ڕەمەزان هەمی فەقیرە بێ ئەو ینی ئۆتیزمێنی ئەخ ئۆتیزم بەچی چاکە بێت باشە شەلل دەماغ بەچی چاکە بێت ینی بەڕاستی پارە کۆکردنەوە بەو خەڵکانە جەریمەیە واللهی ئیهانەکردنە
ئەوە سوکایەتیکردنە بەو فەقیر و فوقەڕایی کە ئەکرێ ئەم خۆی محتیاجە وڵا وەرە بگرێ هەمووی فنگەفنگیان و فرمێسک بە چاوی دێتە خوارەوە ئێمەش عاتیفین میلەتێکین دڵمان ئەوەندە باشە دڵمان بام و کەسە سوێ یعنی وڵی بکاکە بۆ وای لەکەی وڵاوە ئەگەروانە بێ پارە نایە وڵی ئەوە بەڕاستی جەنی و نایەکەی خۆیەتی کاکەکەن ئەوە بەڕاستی حکومە دەمەڕێک بخاتەوە یعنی وەکو چۆن هەنێ هەیەی کاک سامان یاسا هەیە بەڵێ بەڵێ چۆن یاسای وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر حەزەکەی جەنابەت بڕۆ دوای تاکیدکە لەگەڵ وەزیری ڕۆشنبیری یاساکە هەیە و یاساکە 2 ساعت بەر لە ئێسش ئەمر بۆ هەموو تەلەڤیزیۆنەکان دەرچوو کە نابێت دەموچاوی ئەو فەقیرانە نیشان بدرێ بانگەوازیان ئەمە بۆ تەلەڤیزیۆن نامن مەڵاتەکانە ئێستا کوا تەلەڤیزیۆنە ماکاوە ئێستا تەلەڤیزیۆنەکان ئەبێ یەکشت بێ کاک سامان قەرارەکە بۆ هەموویەتی یاساکە بۆ هەموویەتی بە هیچ شێوە نابێ ڕێبدەن ئێستا بەس من نەشاتێکی عام هەیە طبیعیە بۆ نمونە من ئەمڕۆ 100 کەسم کۆ کردوەوە تەسویری عامەکەم هیچ ئیشکالیتیان ئەوە نەشاتێکە تا خەڵکی خێرخواز بزانێت طبیعیە بەڵام ئەوە بیهێنی کە ئەوە وام لێ وەرە بگرێ وەرە دابنیشەوە ئەوە بەڕاستی بەڕێی من گوناحێکی زۆر گەورەیە ئەو ئینسانە ئەشکێتەوە یعنی نەدانەکە زۆر باشتر لەوەی کە بیدەیتی کاک حاجی کاروان من گەلێ سپاس دەکەم زۆر سپاس کە ئامادە بوویت لە خزمەتتان کاک سامان جان عزیزەکەم دووبارە دەستتان پیرۆز بە عزیزەکەم من لە خۆشی جەنابیشە قوربانت بە خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ حاجی کاروان بانخواست کە بە شێوەیەکی ڕاستی خۆ لەگەڵم بوو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوگوسە بینەری بەرنامەکەم بوو بەخواتان ئەسپێرم باتان